هاتنی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بۆ هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بووە پرسی ڕۆژەڤ و تەواوی میدیاکانی گرتەوە بۆیە بەردەوام دەبین لە گفتوگۆکردن لەسەر هاتنی سەرۆکوەزیرانی عێراق گرنگی هاتنەکەی ئەو بابەتانەی کە گفتوگۆی لەسەر کراوە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان زوو پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە دواتر لەگەڵ میوانەکەم گفتوگۆی ئەو بابەتەش دەکەم بەڕێز دکتۆر محەممەد شاکر ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە دکتۆر بەخێربێی زۆر سپاس کە ئامادەی لەگەڵمان دکتۆر بۆچی هەمیشە دەبێت دڵخۆش بین و بە گرنگیەوە سێری هاتنەکانی سەرۆکوەزیرانی عێراق بۆ هەرێمی کوردستان بکەین زۆر سپاس شین و خانسڵاو ڕێز بۆ جەنابەت و بۆ بینەرانی کوردستان 24 بەدڵنیاییەوە ئێمە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و ئێمە زۆر کێشەمان هەیە کە هەڵپەسێردراوان لە نێوان عێراق و هەرێمی کوردستان و هاتنێ سەرۆک وەزیرانی ئیتیحادی بۆ هەرێمی کوردستان ئەوە دلیلی ئەوەیە کە لێک نێزیکبوونەوە هەیە و گفتوگۆکانیش ئەگەر لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێ ئێمە پێمان وایە کە ئەوان لەوێوە دێن و کۆمەڵێک بابەت کە پەیوەستن بە هەرێمی کوردستان لێرەوە گفتوگۆی لەسەر دەکەن ئەمە خاڵی ئیجابین. چ جیاوازیەکی هەیە لە هەرێمی کوردستان گفتوگۆ لەسەرەوە بابەتانە بکرێ یا خود لە عێراق؟ خودی تەواسوڵەکە زۆر گرنگە، یعنی خۆ ناکرێت تەنها هەرێمی کوردستان سیاسیەکانی هەرێمی کوردستان کەسە یەکەمەکانی هەرێمی کوردستان با بڵێن وەزیرەکانی ئێمە خودی جەنابی سەرۆکی حکوومەت هەر ئێمە سەردانی بەغدا بکەین ئەوانیش دەبێت سەردانی هەرێمی کوردستان بکەین چۆن ئێمە پێویستیمان بە بەغدایە و کێشەمان هەیە و دەمانەوێت لەوێ چارەسەر بێ بەڵام ئەوانیش پێویستیان بە هەرێمی کوردستان هەیە و هەماهەنگی لەگەڵ هەرێمی کوردستان چونکە هەر تێکچوونی دۆخێک لە عێراق کە دروست بی حتا لە هەرێمی کوردستانیش لە هەر ڕوویەکەوە بیت کاریگەری ڕاستەوخۆی دەبی لەسەر عێراق بۆیە ئەوانیش بە گرنگی تەماشای پەیوەندیەکان دەکەن و هەوڵ دەدەن کێشەکان چارەسەر بێت. خوێندەوە لە پەیامەکانی سوودانی بۆ هێزولایەنە سیاسیەکان سوودانی بەعام ئەگەر باس لە کێشەکان بکەین بەعام سوودانی تێڕوانینێکی باشی هەیە و لەگەڵ ئەوەیە کێشەکان لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدا چارەسەر بێ. سوودانی خۆی ڕئیسی وزەڕای حکوومەتی ئیتیحادیە خۆی لەوێوە کە تێڕوانینی خۆی هەیە و بەرنامەی کاری خۆی پێشکەش کردووە دەیەوێت جێبەجێ بکە لە بەرنامەی کاری سوودانی و لە وەرەقەی ئیتیفاقی سیاسیش کە بەشێکە لە بەرنامەی کاری سوودانی ئەوەیە کە زۆربەی هەر زۆری کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێ ئەوە خۆی ئەو لەوێ لەگەڵ ئەتیلافی ئیدارەت الدەولە حیزبەکانی بەغدا کۆمەڵێک هەندێک جار یعنی زۆر جار نەک هەندێک جار زۆر جار ڕاو بوچوونی جیاوازیان هەیە ئەوان لەوێوە لە ئەتیلافی ئیدارەت الدەولە کۆبوونەوەی خۆیان دەکەن و هەوڵ دەدەن ڕایەکانی خوانی یەک بخەن و سەبارەت بە زۆر لە کێشەکان بەڵام لە نێوانیشیاندا کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستان کە دێتە هەرێمی کوردستانیش ئەوان کە مفاوەزات دەکەن و دانوستان دەکرێت هەرێمی کوردستانیش بە هەمان شێواز ئێمە حکوومەتمان هەیە حکوومەتیش تەنها پارتی دموکراتی کوردستان نییە پارتیە یەشێتیە گۆڕانە و حکوومەتی داهاتوش کە تشکیل دەکرێت لەو لایەنانە بن کە براوەی هەڵبژاردنن کورسیان هەریەکە و بە ڕێژەی خۆی هەیە حکوومەت کە پێک دێ سوودانی یان حکوومەتی سوودانی گفتوگۆ لەگەڵ ئەم حکوومەتە دەکات بۆیە ئەویش بە گرنگی دەزانی ئەمە هۆکارەکەیە کە بەرلەوەی پرسیارەکەم کەم هاوکاران مەگەرە و دەنگە داخن بۆی دەنگەکەمان گوێ لێ نەبێت سوودانی یەکێک لەو خاڵانەی کە زۆر تەکیدی لەسەر کردوتەوە زوو پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە دەڵێت وەکو شێوەک لە شۆکان کار ئاسانیشە بۆ ئەوان و پاڵپشتێکە بۆ ئەوان ئەمەیە کە بەڕێزت ئاماژەی بۆکەی بەدڵنیاییەوە سوودانیش خۆی زۆری نەما وەکو کابینەی سوودانی ئێمە لە مانجی 10 مانجی 11 انتخاباتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکرێت و دواتر حکوومەت یعنی گۆڕانکاری بەسەردادێ سوودانی دەیەوێت زۆربەی هەر زۆری ئەو خاڵانەی کە لە کارنامەی حکوومەت هاتووە جێبەجێ بکە وەکو دەستکەوت بۆ خۆی وەکو شخصیش ئەگەر تەماشا بکە حەقی خۆیەتی احتیمالە طموحی ئەوەشی هەبی دووبارە کاندید بکرێتەوە پێی خۆشە ئەم خاڵانە کە هەن چارەسەر بکرێن وەکو کەسیش احتیمالە وەکو کەسێکی بەڕاستی من دەتوانم حتا ناوی بڵێم دڵسۆس لە کارەکەی دەزانێ مەثەلاً هەندێک شایستە هەندێک مافی هەرێمی کوردستان ئێستا ئەو شێوازەی کە مامەڵەی لەگەڵ دەکرێت یعنی نادروستە باش من پێم وایە ئەم لەو ڕوانگەیەوەش دەکرێت ئەمە سەبەبێک بێت بەڵام پەلەکردنەکەی عیلاقەی بە تەسەوریم بە عمری حکوومەتی سوودانی وهەیە خۆی خودی خۆی حکوومەتی سوودانی باز لەوەش کراوتیان یەکێک لە هۆکار و پاڵنەرەکان ئەوەیە کە بێوێت دەنگێک لە ناو خۆ بۆ خۆی کۆبکاتەوانێ بۆ جارێکی دیکە حتما ئەمەش یعنی مافێکی سروشتیە بەنسبەت هەر یعنی کەسێکی سیاسی کە ڕئیس حزبە تەیار الفراتین حزبێکی دیاریکراوی هەیە و ئێستا
ئیطاری تەنسیقی هەرێمی پاڵپشتی کوردستان کردووە. پشتگیریەکە دکتۆر ئەمە وەکو عەرەب دەڵێن لكل حادث حديث. ئێستا زۆر زووە ئێمە باسلەوەی بکەن پشتگیری سوودانی دەکاتیان نا ئەمە دەگەڕێتەوە یعنی بەڕاستی هەرێمی کوردستان سەرکردایەتی هەرێمی کوردستان من ئەگەر بە وازحتریش باس بکەم پارتی دموکراتی کوردستان هەر کاتێک مفاوەزات دەکەڵ لە بەغدا تەرکیزی عیلاقەی بە ئەشخاص نییە و عیلاقەی بە ئەحزابی شەوە نیە عیلاقەی بە مافەکانی هەرێمی کوردستانەوەیە کامەلایەن پشتگیری مافەکانی هەرێمی کوردستان بکە و لە یعنی بیەوێ هەرێمی کوردستان یارمەتی دەربی کە هەرێمی کوردستان بگات بە مافی خۆی ئەو کێشانەی کە هەن لە نێوان حکوومەتی عراقی و حکوومەتی هەرێمی کوردستانیان هەرێمی کوردستان چارەسەر بکە پارتی لەم لایەنە نزیکترە سوودانی بە تەسەووری من لە ماوەی حکومڕانی خۆی هەنگاوی زۆر باشی ناوە بەڵام وەڵامی ئەم پرسیارە ئەمە یعنی جارێشتان زووە باش بەڵام ئێمە وتمان سوودانی و هەر حکوومەتێکی دیکۆر کەسێکی تر بچێتە شوێنی سوودانی لەگەڵ هەرێمی کوردستان وەکو حکوومەت مامەڵە دەکان نەک حیزب ڕاستە وەکو حکوومەت بەڵام ئێمە لە بیرمان باسی پارتیت کرد من بۆی واموت ئەو پرسیارم کردەوە ینی وتم لەگەڵ حکوومەت تعاملەکات ئاخر لەگەڵ حکوومەت بەڵام ئێمن کە دەڵێم ئێستا حکوومەت سەرۆک وەزیران هەر پارتی دەبێ یعنی ئەوەی سەرکردایەتی سەرۆکایەتی حکوومەت دەکات هەر پارتی دەکات من ناڵێم دەڵێم لە پارتی لە پێکاتی پارتی دەبی ئەمن پێم وایە حکوومەتیش بەداخۆ من دەڵێم هەندێک جار هەندێک لایەن بەشدار بوونە لە حکوومەت بەڵام یعنی بەڕاستی دیفاعیان نەکردێ لە بەرژەوەندی باڵاکانی هەرێمی کوردستان ئەمە یەکە لە خاڵەکان کە لە پێکینانی حکوومەت من پێم وایە دەبێت ئەو لایەنانەی کە بەشدار دەبن بەڕاستی دەبی پابند بن بەو کارنامەی کە دەنجی لەسەر دەدرێ و دەبێت بەرژەوەندی باڵاکانی هەرێمی کوردستان لە پێش بەرژەوەندی حزبی بێ باشە دکتۆر هەر لە چوارچەوەی بابەتەکەمان بەڵام با ئەو پرسیارەش بکەم ئەمڕۆ کە سوودانی داوای کردووە حکوومەت زوو پێک بهێنرێت یەکێک لە قسەکانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بەرزانی ئەوە بواڵێ ئەگەر لایەنەکان هێزولایەنە سیاسیەکان داواکاری معقولیان هەبێ و داواکاری جدیان هەبێ ئەوە قبولکرا و حکوومەت زوو پێک دێ داواکاری معقول یعنی ئەگەر شرۆڤەیەکی بکەی ئەو قسەیە چ جۆرە داواکاریەک یاخود حکوومەت چی حکوومەت دووە ئەخا لە هەرێمی کوردستان یعنی دەزانی ژینۆخان دەکرێت داواکاریەکان ئێمە انتخاباتێک کراوە خەڵک بڕیاری داوە هەر حزبێک پێگەی خۆی دیارە ئێستا ژمارەی کورسیەکانی پارتی دموکراتی کوردستان دیارە یەشێتی نیشتیمانی دیارە نەوەی نوێ ئیسلامیەکان حەجمەکان دیارن کە من دەتوانم وا شرۆڤێ یعنی وتەکەی جەنابی سەرۆکی حکوومەت بکەم دەکرێت حتا زیاتر ئەگەر لە ئیستحقاقی خۆشیان وەرگرن بەڵام بە معقولی ئێخۆ ناکرێ بە 15 کورسی داوای ئەوەی بکەی سەرۆکی حکوومەت وەربگری ئەسڵان ئەوە هەنابێت چۆن دەبێتە نوێنەری ڕاستەقینەی خەڵک 15 لە 100 دەنجی بەم لایەنەدا داوا بکە سەرۆک وەزیران لە ئەوان بیان حتا 25 لە 100 سەرۆک وەزیران لە ئەوان بی ئەوەیە مەوزوعەکە دەکرێت بە معقول نییە ئەمە بەڵام دەکرێت بە تەسەوری من دەکرێت و پێم وایە پارتی دموکراتی کوردستان هەردەم وابووە زیاد لە حەجمی خۆی دایتە ئەو حزبانەی کە ئامادەن بەشداری حکوومەت بکەنەوە پارتی دموکراتی کوردستان بەردەوام پێشی باشە ئەوانەی لایەنەکانی براوە لە حکوومەت هەمویان بەشدار بن دەستخۆش ئەم قسانت تۆ زۆر پرسیار لای من دروستەکە بەس بابەتەکەم ئەوە نیە و پرسەکەمان ئەوەنێ بەڵام پێم خۆش بوو لەسەر ئەو دێڕەی یاخود ئەو پەیامەی سەرۆکی حکوومەت ئەو پرسیارە بکەم با بێمەوە سەردانەکەی سوودانی تەوەر و باسی زۆر گفتوگۆی لەبارەوە کرا ئەمڕۆ یەکێکی دیکە لەوانە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بوو کار ئەم شەو من کاتژمێرنەوە لەگەڵ بەشێک لە میوانەکانم قسەمان لەسەر کرد ئەوەی کە تا چەندە گرنگە بۆ هەرێمی کوردستان و عێراق پرسیارەکەم ئەوەیە تۆ ئەزمونت هەیە لە نێو پەرلەمانی عێراق ئێستا ترسێک دروست بووە لەوەی کە هەموارکردنەوەی ئەم یاسایە لە پەرلەمان تێنەپەڕێنرێت چاوەڕێی چیەکەن یاخود چاوەڕێی چی بکەین بە تەسەوری من ئەم جارە ئەم هەموارە بە ئاسانی تێدەپەڕی لە پەرلەمانی عێراق ڕاست دەکەیت جەنابەت زۆر جار یعنی زۆر هەر بۆ نمونە ساڵی 2023 کە قانونی موازنە طبعا 2023 قانونی موازنە کە دەنجی لەسەردرا بۆ 3 ساڵ بۆ 23 و 24 و 25 ئێمە کە تعدیل دەکەین 2024 بۆ نمونە هیچ تعدیلاتێک نەبوو تەنها دەنگ لەسەر خشتەکان درا بەڵام نصوصەکان دەقەکان هیچ دەستکاری نەکرا و هیچ تعدیلات نەکرا ئەم جارە تعدیلی مادەی 12 بڕگەی دووەم فەقەرەی جیم ئەمە پێشنیار کراوە کە تایبەتە بە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ئەمە طبعا لایەنەکان ئێمە زۆر دانوستانمان لەگەڵ کردووە حتا شەریکات ئەو شەریکاتانێک کە لێرە کار دەکەن چەندین جار سەردانی بەغدایان کردووە لەگەڵ لایەنەکان دانیشتون ناکرێ ئێستا کە ناتوانین نەوت هەناردە بکەی عێراق ساڵانە
یعنی لە ماوەی ڕابردوو بە ملیارات دۆلار زەرری کردووە بەڵام سەبەبەکەی چییە مادەی 12 ڕێژەیەکی دیاری کردووە بۆ ئینتاج و نەقل یعنی بۆ بەرهێنان و گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان کە دەڵێ معدلی ئینتاجی بەرمیلێک نەوت لە حکوومەتی اتحادی کە بە 6 دلار لێک دراوەتەوە چونکە بەنسبەت بەغدا زۆربەی یعنی حقوولەکانی وان زۆربەی جوهدی وەتەنیە تێچووەکەی زۆر کەمە بێ لەوەی طبیعەتی زەویەکانیان فەرقە و عقودیشیان فەرقە لەگەڵی هەرێمی کوردستان ئەوە وای کرد هەناردەکردن یعنی زۆر حلول زۆر طرح کرا لەو ماوەیە نەگەیشتە دەرئەنجامێک ئەوانیش دەیانزانی کە نەسەکە یعنی بەڕاستی ستەمی تێدایە و بە هیچ شێوازێک نابی 6 دلار بەڵام لەگەڵ ئەوەش نەسە ئەوان دەبی بە دەقەکەی بۆیە ئەوان قەنەعەتیان بۆ دروست بوو کە لە ئەنجومەنی وەزیران دەنجی لەسەردرا بوو پرۆژە یاسا و ڕەوانەی پەرلەمان دەکرێت زووتر ئەتیلافی ئیدارەت الدەولە یعنی ئەتیلافی ئیدارەت الدەولە ئەو لایەنانن کە پێکێنەری حکوومەتن ئیطاری تەنسیقی تێدایە و هێزە شیعیەکان و سونیەکان و پارتیوێشێتیشی تێدایە لەوێشەوە اتفاقیان لەسەر ئەوە کردووە لەسەر ئەو نەسە بۆیە من پێم وایە لێ ئەگەر تەنها لە حکوومەت هات بە 2023 ئێمە مەشروعێک زۆر مەشروعی قانونی موازنە زۆر لە صالحی هەرێم بوو بەڵام کە چوو پەرلەمان بالفعل دەستکاری کرا بە شێوازێک دەنجی لەسەر بەڵام ئەم جارە من پێم وایە لەبەرەوەی ئەوان پاڵپشتی دەکەن بۆیە بە ئیعاز ئەندام پەرلەمانەکانی خوان ئاگدار دەکەن و دەنجی لەسەر سپاس دەکەم بەڕێز دکتۆر محەممەد شاکر ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق سپاس کە بەشداروی لەگەڵمان دەستخۆش.